بڕێوەبەرەتی بایدن بەردەوامە لە هەندانی کوتان دژ بە کۆرۆنا. کچێکی لەندەنی لە زیندانێکی ڕۆژاوە داوای دادگایی کردنی دەکات. ئیسرائیل پابەندی ڕێکەوتنامەی نوێی ناوکی نابێت لەگەڵ ئیران. خۆشەویست لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەڕامەی کورد کۆنەکشن من جانی دیلان ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سڵاو و ڕێزێن من ساڵح دەمی جەرجی بۆوە بینەرن هێژا ئەمژێ کریزا کۆچبەران لە بیلاڕۆسیایی دەست پێ بکەن. بە حەزاران کۆچبەرێن کۆ پرانیاوان کوردن عێراقی و سوورینە کەش و هەوایەکە ساردا هین لە سەر سینۆرێ بیلاڕۆسیا و پۆڵاندایê ئاسێمانە. سەرۆکê Belarusya Alexander Lukashenko duşemê gotibû ku welatê wî naxwaze rûbirûbûnekê bi Polanda re bike lê ew dixwaze ku Yekîtiya Ewropî 2000 koçber wergire. Wî got eger rewşa penaberan xirabtir bibe dê ew ber bi şerbe biçin. Peyvdarê rawêjkara Almanî Angela Merkel Stefan Seibert bersiva Lukashenko da û got ku wergirtina 2000 koçber ne çareseriyeke ku Almanya û Yekîtiya Ewropî qebûl bike. Yekîtiya Ewropî Belarusyayê tawanbar dike ku ew koçberan bi kartîne wekû tolvedan li dijî cezayên Ewropî û Belarusya jî van tawanbariyan red dike. Ji bo şîrovekirin û şopandina rewşa koçberan ji nêzik ve niha mamosteyê zanîngehê û serokê Revenda Kurdî li Belarusyayê Dr. Adil Sêdo به ریا سکایپ ji Minskê bemeraye. Dem baş Dr. Adil, Belarusya behsa 2000 koçber dike li gor şopandina we hejmara koçberên ku asêmane roja îro çiqasin û rewşa wan çawaye. Dem baş êvar baş ji te re ji temajevanê hêjarim. Gora agiyê destê de di wê kampa tedî di Belarusya ji wan re ava kirî ji va penabera re bes di wê kampê de 2000 penaber heye. اما اورا گورا تدی حکومت بلاروسی دوید به اینا 10000 پنابر لسر خاکوی هی و به کورتیج وانا لسر وی بسکنم بو پنابر ناف دارستان ده اورا گورا اگه دستی مدهنه 300 نفر هی ده ناف دارستان ده باشه یعنی آلیکاری چاوا دگهن وان یعنی ون چاوا خودکارن بگهن وان رهنه کوند کاربن در باسی جمعان ببن یعنی بندن ناوینا و وان دا چاوانت کاری هنه کی روشوان لسر عردج مرا شیرو بکی جبو وانی د کامپه ده کامپا دومز ده نه دوم کامپا بروزگی ده ام خودبین وان ام حرو دار دوما ام الیکاری جوان ده ام جالی وان دکن حکومت بلاروسی جدی الیکاری وان دکن بله دیاره پرسکریکه که تکنیکی لگل دکتر عادل سیدو چه بو هر حال ام هاول دنه کو پیوندی جاره کدن لکنترل لگل دکتر عادل بکن نظام دکتر عادل دنگی من تیته دنگی تباشتی ببوره کرم که دنگی تا قطبو تبحثا ام بیجر روشا وانا داوی دکر روشاوان داوی مگو ای د کامپی دا کامپا بروزگی دا ام خودگین وان ام الکاری جی جوار دبن اما ید ناف دارستان دا بداخوا نه بلاروس رددن ام بگین وان و نه علی پولونیا جی رددن ام بگین وان رخصتن مروفی هنه کو کاربن بریا حکومتان یعنی بریا ببیجن آلیکاریه که برین کی رنگام بگین وان اگر ناوی چاوا یعنی جیان خبر دوام بکن ودری بالتهاوي بالترنجي يعني بداخل كاس نكان بجينوان نا خاتشا صور نا سازين نابنا توي آلي كاري لكن كاس نكان بجينوان وراسي روشة وان برزورة وام تغازن يعني في أوي فرصتي بيك بينن دريا ورا دنجي خو بجينن حر دري تقولي كي كان بك تشبك جوا بنابري ناف دارستانا ده دبيت بتشكي باللز جوار وركرن شمكي صار إيرو برف جهات يعني الدنيا صفر ده 6 درجة باشه هوني چبكن يعني انها داوي اگر حكومت يعني او دزگه چكينه كن هون وكو رفندا كرد زاني كبرانيا وان كردين عراق وسوريا هون دكارن چبكن امتي كلمه هي بحكومه هرم كردستان رجي وببالوزخانه عراقي رجي
ام هول لدن قم الكاريا وان بك تشنكي روشاوان يدي نما تعمل ذيك غير مالي وان بتشاوي او دخوازن وگرن یا ناخوازن جبر امزان هکو هجمارك بجن كردين عراقي وگريان يعني اول لو دري اسي ماي دخوازن وگرن یا ناخوازن ايه اسي ماي از بواره بالتليفون الجديد كلمه بواره هي كونتاكت امه كيش دخوازن وگرن دبي ما ديبور بكم بران وگرن ولاتي خو باشه دوی ناوه دا هون يعني اف کار به دست پی کریه يعني کاری وگره وان دست پی کریه یا نه دكتور عادل نظام دنگي من برسا من تبهيست مقوت يعني وكاركي وها دست پی کریه يعني كجبو وگراندنا وان بو ولاتي وان هجمارك برنگ نمایان باجر ایروجی ایرو دو عائله معانی امانه کاری خود کن دکومنتو پلیوان چیکن وان دیپورت بکن وان بشینن ولاتی وان دكتور عادل دوري هل وسط حكومة خلق بيلاروس خلق سيفيل كسن نزيكي سينور سردريا وان شاوي بفان كوش بران را ملت بيلاروس يعني بالتبعي راستي يعني دليوان لسر بنابراي او جيوك ما يعني في جنب كيف دستوانتين اما بدلو جانب بنابرا يعني او اليكاريه دكن يا ناكن هر حال خلق السيفيل بشديريا وان دكن لسر عرضه باوكي براتيكي اليكاري جوان را پیشکش کرنه اري يعني او لا خد بنت تقول بحراوي كي تشكانه اليكاري وان دكن تاني كسن لسر سينور آسي مانا او بحثا واهج مراد كن للجهن دين روشاوان شاوي بنابرين بيلاروس سندك جران بحثا ده حزاريد كي يعني او دين روشاوان شاوي ما مستا جده حزارات 2000 دقامبي دانه وانا ايه بالينا حيش حزاري دين درباسي في ولاتي بونا ام نزعن الكونه ايه اوتيلانه ايه المالانه نديارن يعني خالة زلال بو دكتور عادل سيدو ماموسي زانينجهي وسروكي رافندا كرد لبيلاروسيا تجمينسكي مرابي جالك سباس سەرۆکوەزیری ئیسرائیلی نەفتالی بنێت لە کۆنفرانسێکدا دەڵێت ئیسرائیل پابەندی ڕێکەوتنی نوێی ناوکی ئیران لەگەڵ وڵاتە زەرهێزەکانی جیهاندا نابێت. میدیای دەوڵەتی ئیران ڕایگەیان سەرۆکی ئاژانسی ئەتۆمی جیهانی لە ڕۆژی سێشەمە لە تاران دەست بە دانوستاندنەکانی کرد. هەفتەیەک پێش دەستپێکردنی دانوستاندنەکان بۆ ڕزگارکردنی ڕێکەوتنامەی ناوکی ئیران. ئاژانسی پەیامۆنوچەی ئێرنا دەڵێت ڕەفائێل گروسی لەلایەن ئاژانسی ئۆتۆنۆمی جیهانیەوە هەر پاش گەیشتنی بە پایتەختی ئیران دەست بە دانوستاندنەکانی کرد لەگەڵ مەحەممەد ئیسلامی سەرۆکی ڕێکخراوەی وزەی ئۆتۆمی ئیران. پاشان بوو یەکەمین جار لەگەڵ وەزیری دەرەوە حوسێن میر عەبدوڵاهیان کە بەرپرسە لە کێشەناوکیەکان لە حکوومەتی ئێراندا کۆبووە. لە کاتێکدا هاوڵاتیان لە وڵاتە یەکگرتووەکان ئامادەکاری دەکەن بۆ پشۆی ڕۆژی سوپاسگوزاری یان فانسگڤین بۆ ئەوەی خانەوادەکانیان سەردانی یەکتر بکەن و چاویان بە یەکتر بکەوێت بەرپرسانی تەندروستی بەردەوامن لە هاندانی هاوڵاتیان بۆ دەرزی لێدان بۆ خۆپاراستن لە دژی کۆڤید-19 و دەڵێن هەموو ئەو کەسانی تەمەنیان لەسەرەوەی هێژدەیە و تازە دەرزیان لێدراوە دەتوانن دەرزی بەهێزکەریش لە خۆیان بدەن. وا چاوەڕوان دەکرێت خەڵک لەم هەفتەیەدا لە ئاستەکانی پێشپەتاکەدا گەشت و هاتوچۆ بکەن بۆ سەردانی خۆشەویستانیان بۆ ڕۆژی سوپاسگوزاری یان فانسگڤین کە دەستپێکی وەرزی پشۆیە لە وڵاتە یەکگرتووەکان. لەگەڵ ئەوەشدا ڕێژەی هەوکردنی کۆڤید-19 لە وڵاتە یەکگرتووەکان بەرز دەبێتەوە و کاربەدەستانی تەندروستی تازە لەگەڵەوەدان هەموو ئەو گەورانە و یاخود ئەوانەی تەمەنیان لەسەرەوە هێژدە ساڵیدایە و دەرزی لە خۆیان داوە دەرزی بەهێزکەر وەربگرن.
بەڵام کاربەدەستان دەڵێن خڕبوونەوەیش لەگەڵ مەترسیەکاندا دێت کە 26% ئەمریکایەکان لە نیوانیان 5 ساڵ و گەورەتر هێشتا تاقە دەرزیەکیان وەرنەگرتووە. If you're vaccinated, and hopefully you'll be boosted too, ئەگەر تۆ دەرزیت لێدراوە هیوادارین دەرزی بەهێزکەریش لە خۆت بیت دەتوانیت لەگەڵ خێزانەکەت چێژ لە ژەمێکی خۆراکی جەژنی سوپاسگوزاری وەرگری هیچ هۆیەک نییە ئەوە نەکەیت ئەو شتەی ئێمە لەبارەیەوە نیگەرانین ئەوەیە ئەو کەسانی دەرزیان لە خۆیان نەداوە چونکە ئەوەی ئەوان دەیکەن سەرچاوێکی سەرەکی دینامیکی هەوکردنەکەن لە کۆمەڵگادا. هەندێک لە استراتیژیەکان بۆ فرەترکردنی ڕێژەی کوتان ڕۆبەڕۆی ئاستەنگدان. بەڕێوەبەرەتی بایدن وتی بۆ ئێستا ڕادەوەستێت بۆ جێبەجێکردنی فەرمانی ڤاکسین و یاخود کوتان لە شوێنی کاروبارەکاندا کە هێشتا ڕۆبەڕۆی ئاڵنکاری لە دادگا بۆ ئەو خاوەنکارانەی کە فرەتر لە 100 کرێکاریان هەیە. لە هەفتەی ڕابردوودا ئوستانداری فلۆریدا ڕان دسانتس کە لە کۆماریەکانە یاسایەکی واژوو کرد کە سزا لەسەر کاروبار و نەخۆشخانەکان دەسەپێنێ کە پێوەستی بە کوتان لە دژی کۆڤید-19 دەکات بەبێ هیچ بژاردێک و دزنی وۆڵد کە خاوەنکارێکی گەورەیە لە ئێرەتەکەدا ڕێبازی دەرزی لێدانی کرێکارەکانی ڕاگرت. وابزانم ئەوە شتێکە کە جیاوازێکی هەرە گەورە دروست دەکات بۆ خەڵکانێکی زۆر ئێمە ڕێز لە ئازادی تاکە کەسی هاوڵاتیان وەرەگرین لە ویلایەتە. هەندێک دەڵێن هەوڵەکانی بەڕێوەبەرەتی بایدن بوو بەستنەوەی دامەزراندن بە کوتان بووەتە کێشەیەکی سیاسی. بەداخەوە ئێستا بۆتە شەڕێکی سیاسی لە ئاستێکی نیشتیمانیدا تۆ دەبینیت هەندێک لە پارێزگارەکان هەوڵەدان لەسەر ئەم بابەتە هەڵوێز وەرگن وەک ئەوەی لە فلۆریدا کردیان و تۆش ئێستا دەبینیت حکومەتی فیدراڵ بەڕێوەبەرەتی بایدن شەڕی ئەو ویلایەتانە دەکات. لە کاتێکدا هەوڵەکان بۆ کوتان یان ڤاکسینی هاوڵاتیان بەردەوامن هەندێک ئامادەن بۆ هێوانکردنەوەی یاساکان لەبارەی دەمامەک پوشین. سەرۆکی شارەوانی واشنگتن دیسی وتی فەرمانی دەمامەک پوشین لە شوێنە داخراوەکاندا ئەم هەفتە لا دەدرێت. کۆمپانیا بناوێ گیڤینگ سرکل یا کارسازیە ژنان ئالیکاریە ژنان دکە کو د جیهانا کاردا پێش بکەون کۆمپانیە یا کو ساڵە 2014 دەست بە کار کرد ئەو تانها ئالیکاریە بە سەدان ژن کریە. لە ساڵە 2014 ژمارەکە ژنێک کارسازên خەمخۆر لە واشنگتن دیسی ڕێکخراوێک دروستکرد ji bo bexşîna parey bo ewan kompaniyên harîkariya jinan dikin û şiyanên wan pitir dikin. Li destpêkê ewan diviya şerê li dijî wê hizrê bikin ku buwarê zanistî û teknolojiya ji bo jinan nîne ku bi nerîtî bi buwarê zalaman dihate danan. The Giving Circle focused on Kompanya The Giving Circle giringiyê dide servan rêxirawên nehikûmî yên ku pitir giringiyê bide keçan di buwarên stem de. Endamên me her sal peran didin kompanyê. Bo me her sal $1,100 ku behra pitir diçite sindoqên harîkariyan de. Li gor dathawjimêriyariyên Emerîka, jin nêzîkînî ve hêzakariya welatî pêk dînin. Di gel hindê di buwarê zanist û teknolojiya û endaziyarî û bîrkarî an ku stêm da, hêj bitinê 27% jî hêzakarî pêk dînin. Ku li sala 1907 ev jmare bitinê geh ji bo 8% pêşkeftinek hebûye lê gelek ya hêdî bû. Rosie Rivitris êk ji wan rêkxirawa ye ku diravî ji kompanya kardariya jinan The Giving Circle werdigirît. Ev jî harîkariya kicên dijiyê 4 heta 14 saliyê da diket ku fêr bibin yariya bikin dahêner bin di heman demda şiyanên xwe di barê zanist û teknolojiyê de pêş bêxin. Tanûkê zêdetirî 4000 kiç beşdarî programî bûyne. Rêvebera rêkxistinê gotî ku ew parê ji The Giving Circle bi wat hête bexşîn gorankariyeka mezin durust kiriye. Ew pere heqê her tiştekê dide wekî çalakiyên dema xwendinê û piştî xwendinê. Xula duwê ya komkirina peran durist di demê bilindbûna pandemîkê de bû. Rêxistinê gelek bilez bersiva guherînên pêtiviyên civakî û harîkariyan da. Kompanya The Giving Circle 54 endamên berdewam hene hemî ew jinên karsazên serkeftîne. Ya girtîne da ku tiştekî niye serenç rakêş ji bo nifşêniyek can û jinên genc bikin. So since 2014, Ji sala 2014 ve me pitirî $400,000 komkirîne. Her wasa me sindoqa xêrxwaziyê jî çêkiriye ku pitirî $50,000 tê de ye û her sal zêde dibe. Ji sala 2014 were me harîkariya 3,000 keç û jinên genc kiriye û me li gel 15 rêkxirawên serbixwe kar kiriye.
دالتون دوی باری دایه که پیشکفتن به بجداریا چالک جنان نابید لما کمترین چته جن شد بگد ایک بگیرن پشگیریا ایکو دو بکن. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. خۆپێشاندانی خوێندکاران لە هەرێمی کوردستان بەردەوامە و تا دیێت گەرم و گوڕتر دەبێت و خوێندکاران لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێم بە تایبەت لە هەولێر و سلێمانی ڕژاوندە سەر شقام و خیابانەکان و داوای دەرماڵە لە حکوومەت دەکەن و جەخت لەسەر بەدی بارودۆخی گوزەرانیان دەکەن. پەیامنێرمان لە سلێمانیەوە ئەم ڕاپۆرتەی ناردووە. ماوەی چەند ڕۆژێکە خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بەردەوامە. داوای گێڕانەوەی دەرماڵە دەکەن. خۆپیشاندانی خوێندکاران بەشێک لە ناوچەکانی هەرێمی گرتوۆتەوە بەهۆی ڕوودانی توندوتیژی لە نێوان خۆپیشاندەران و هێزانیەکان ژمارەیەک خوێندکاریش بریندار بوون. حەپەستاوم لەم تەمەنە بچووکەیە یەک دەست خۆشم لە وڵاتە نەبینیوە. ئەمە کەی وڵاتە بڕۆ هەرچی گەنج هەیە لەم وڵاتە نەما چۆڵ بوو چۆڵ بۆ کێ چۆڵکرا بۆ ئەم دزانە بۆ ئەم حیاتکانە یعنی شەرم ناکەن. من ئەمەی دانیشتوو بە لێرە بۆ کێیە من ئەوتە تەوا ئەم ساڵ آخر ساڵمەتەوە 4 ساڵ من بە مەینەتی بەڕێم کرد ئیتر تەوا بەڵام ئەی ئەو کانی ترچێ مرحلەیەک مرحلە دوو مرحلە سێ ئەوانەی کەوا پۆلی شەشن بۆچی هاتون وێرە بۆچی بە خاتری ئەوانە بە خاتری باوکو دایکە پیرەکەمانە بە خاتری براکانمانە کە بەیانی ئەڕۆ ئێوارە یانۆ لە کرێکاری. ئێمە بەردەوامە بین داوای مافی خۆمان دەکەین یەکی ترە داواکاریەکانمان ئەوەی دەستی حیزب لە زانکۆ دوور بخرێتەوە چکە بەڕاستی ئاستی ڕۆشنبیری و خوێندنی خوێندکاران کە دابەزی بەشێکی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەدەستی حیزبەوەی. تا ساڵی 2014 حکوومەتی هەرێم مانگانە پارەی دەرماڵی بە خوێندکاران دەدات بەڵام لەو کاتەوە تا ئێستا دەرماڵەکانی ڕاگرتووە. خوێندکاران تووڕەن دروشم دەڵێنەوە جەخت لەسەر کۆڵنەدان دەکەن تا ئەو کاتەی دەرماڵەکانیان بۆ دەگێڕدرێتەوە. داوای دەرماڵەکانی خۆمانە کە وەکو بخۆم مەرحەلە چوارم من 4 ساڵە دەرماڵم لای حکوومەتە حساب بکەین 3 میلیۆن شتێکم لای حکوومەتە 4 ساڵە بۆچی حکوومەت دەرمان پێ نادە کاکە حەقی خۆمانە ناوی زانکۆیان بەڕاستی ناخۆش ناشرین کردووە. تەلەبەم بینیوە پارەی خواردنی ینی خواردنێ بکڕێ یعنی تەلەبەوە مەزبور بووە وەڵی جەرەوە هەیە بە قورعان تەلەبە دوای زانکۆ ئیشەکە یعنی پێی ناکرێت تەلەبەم خوێنی مڕار هەم زانکۆی بکات ڕێوە کەوانە چۆن ماوەسە خۆی دای پارەکەمەش دا حەقۆمان دای دەرماڵاکەین. خوێندکاران جەخت لەسەر خراپی دۆخی ئابووریان دەکەن دەڵێن بەم حاڵەوە خوێندنیان بە ئەستەم بۆ تەواو دەکرێت. کە خوێندکاری وایەتە کافرا پارەی ئەوە نییە کە خواردنێ بکرێت لەگەڵ هاوڕێکانە بیخوام خوێندکاری وامانەیە بەوەی نەبوونی پارەوە خوێندنی ئەم ساڵی تەجیل کردووە لە داخلیا کچی وا هەیە جلی هەر 5 هاوڕێکەی خۆی ئەشۆرێ بۆی پارەی ئەو ڕۆژەی دابینکە ئەمە شتێکی ڕاستەوخۆیە و کەسانێکن کە خۆیانیان لێ بێبەری کردووە. ئەمە حقیقەتێکە لە لای ئێمە بەڵام حکوومەت هەرێمی کوردستان وەکو هەموو جارێ خۆی بێدەنگ کردو و نایە بەدە مافەکانمان و بەڵام ئێمە لێرێن و ناوەستین. وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمیش ڕایگەیاندووە داوای گێڕانەوەی دەرماڵی بۆ خوێندکاران لە وەزارەتی دارایی کردووە. وەزارەتی داراییش جەخت لەسەرەوە دەکاتەوە بڕیارەکە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیراندایە. شتیوانی لە داوای خوێندکارانەکەین بە مافێکی ڕەوای خۆیانی ئەزانین خۆشمان کاتی خۆی خوێندکاری زانکۆ بووینە دەزانین دەرماڵە چەند ڕۆڵی هەبووە لەوەی کە ئێمە بتوانین هیچ نەبێ بەشێک لە باری گرانمان سوک بێت و قۆناغی خوێندنمان تەواو کردبێت. خۆپیشاندانی خوێندکاران تا دێت گەرم و گوڕتر دەبێت. خوێندکاران بەشێک لە ڕێگا سەرەکیەکانیان داخستووە بەڵام تا ئێستا بەڵێنی یەکلاکەرەوەیان پێ نەدراوە. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا سلێمانی. هەر حال بێکاری و کۆچبەریە ژێ هەرێمێ ئەمبێژن هەرێما کوردستانە عێراقێ و سووریە ژیان دەوان ساڵێن داویدا گەیشتیە ئاستێن بەرز لە هەرێما کوردستانە عێراقێ
ریوبری گشتیا وزارت کار و کاروبارên civakî dibêje rêjeya bêkariyê li Herêma Kurdistanê di navbera 11 û 11.5 ji sedî de ye û Wezareta Kar û Karobarên Civakî şeş navend hene ku hewla dîtina derfetên kar ji bo xelkê didin. Peyamnerê me li Hewlêrê agahiyên bêhtir di vê raportê de hene. لە هۆکارەکانی کۆچی خەڵکی بۆ دەرەوەی وڵات و بێکاری لە هەرێمی کوردستان دەکۆڵینەوە. مەلا مستەفا لە ساڵی 79ەوە لەم بازاڕەدا کار دەکات. خەڵکێکی زۆریشی فێرە کارکردن کردووە. ئێمە نەفەرمان هەیە لە حکومەت 50 ساڵە ئیش دەکا 10 ساڵە حەقی تەقاعودی هەیە. حەقی ئەوەی هەیە وسیدانشی گەنجێک بێت لە سێوی ئیش بکە. هەر ئەوانەی کۆن وەکو فلیم دووبارە دەبنەوە. هەر ئەوانی کۆن گەنجش تەماشا دەکا هیچی نییە. پیرێک تەقاعود نابێ ئەو چی زێوی ئیشی بکە. بەدەیان کەسمان هەیە کە کاکە مهندیسە دکتۆرە قابلیەتی ئیشی هەیە بەتوانایە بەڵام ڕێگای پێ نادرێت کە ئیش بکە. لەبەر حیزبایەتی لەبەر خۆمانایەتی. دەمەوێت لەبارەی داتای فەرمی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە کاربەدەستێکی باڵایی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بپرسم و هەروەها بزانم هەوڵەکانیان چین بۆ ڕەخساندنی دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجان و خەڵکی بەگشتی. حتى بالغش نبرة يعظم في الصديد الجوري داخلين وزارة البلان مثلا تريد بكار قسمة تنشش تريد بكار قسمة وزارة الكهرباء الكمالاتي ناجر هلور دوك سليماني يرميان سوران زاخو ألف سنة تريد هنا دريبة كاري جربينو بيشتيجي أو خلك خو نبخل بس تريد نبيزيتن تلفون بدو دكتور وهم مرجع كاري بو بيشتيجي بيشتيجي طبعا صالانها نزيكي 2000 كسر وكو تيك راي المعدل 2000 كاس خد نبيس انه برها شسافره ونزيد 2000 حتى 2000 بيصب دقيقه كاري ديتن سربەست پیرانی وەک دەڵێت چوار ئیشی جوراوجوری تاقی کردوتەوە و وازی هێناوە و ئێستاش پێنجەم ئیشێتی کە دەستی پێکردووە و بەردەوامە. ژیان درێژە تەڕەفی زۆر تێدایە قۆناغ بە قۆناغ ئەو کارە کارێشترک بە دوکاندارێکەوە دەستم پێ کرد دوایکە ئەو دوکانداریش قازانجم نەبوو چوونە شوێنە مارکێتەکان لە مۆڵەکان کارم کرد دوای وش هەستام پارەیەکی باشم کۆ کردو لە وای ڕاگەیاندن کارم کرد دوای لە ڕاگەیاندنیش وەها بابەتەکی نهاتە ئەنجام و هەستام کارێکی خزمەتگوزاریم کرد دواترشش لە بواری عقارەت کارەکەین و خزمەتگوزاریمانێ لە بواری عقارەت. داوا دەکرێت زۆرێک لەو خاوەنکار و پرۆژانە دەرفەتی کاری زیاتر بۆ خەڵکی نێوخۆیی بڕەخسێنن. ئێستا یەک نمونە لەوانە ئێستا من مەسەلەوە چار شاگرد نەکرێ منە هەر چادا نەکرێمش دەکەن چار لێرەشکە پێنجەوەیشکە شەژەوەیشکە یعنی کەس بێ ئیش نابێت. جێباسە لەم ماوەیەدا خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان کۆچیان بەرە وڵاتانی بیلاڕوسیا و پۆلندا و لێتوانیا کرد و لەو سنوورانە ڕۆبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفت هاتوون دانویست بەرە و وڵاتانی تری یەکێتی ئەوروپا بچەن بەشێکیان گەڕانەوە و هەندێکی تریش توانیان خۆیان بگەێنە وڵاتانی یەکێتی ئەوروپا و هێشتا زۆرێکیش لەو خەڵکەی کە لەو سنوورانە و نێو ئەو وڵاتانە ماون لە چاوەڕوانی دەربازبوون و گەیشتنن با وڵاتانی تری یەکێتی ئەوروپا. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. خوندکارا لندنی شمیمه بیگم که سال 2015 تبلی چکدارین داعش لسوریه ببو دبیجه او دخوازه لبریتانیا وردادگه کرن او نها تبی گروپه که جن و زاروکان لباکور و رجلات سوریه گرتیه و دبیجه جیان دبن دستلات داعش ده دو جهه که لسر عرده بو. شمیمه 15 سالی بود دماوی ل 2015 لندن پایتخت بریتانیا برای خدای رقا پایتخت خلافت دولت اسلامی لسوریا نها عود زندان كاكم بكده لباكورة رشلات سوريا وبهيفيا حكومة بريطاني وفقرنا أولور لكوليني بيرا بكا كأجر أو قد قفبا لسر أو لهيان اجتماعي ويقوت سكاي نيوز بريطاني أو دخوازة لبريطانيا بدادقه كرن
ئەگەر وێ تاوان نەکرێبە. Ez bar nakem ku ez bikarim ewan ewle bikim. Hikûmet dikare wan dilniya bike. û bi tinêrek ew e ku ew werin vêrê min bibin yan jî min vegerînin û lê pirsînê bi min re bikin. Çi qas demê ew dixwazin lêkolînê bi min re bikin. Hîn dizanin ji bo vê yekê mirovên wan hene ku direwkaran ji rastîbêjan cuda bikin. Ji wan re ne karekî zehmet e. دیارە نەها داخوازە شەمیمە جێبەجێ نابە چووکە وەزیرê نافخۆیە برێتانیا ساجد جاوید ناسنامەیە وەیە برێتانی ژێ وەرگرتیە دەمەگزوو پشتی دکەمپێ پەنابەراندا لە سووریا دیار بووی و هاتی پشتڕاستکردن و ببووە ئەندامەکە داعش. شەمیمە وەکە سەدان جوانین دیên ئۆرۆپا بە ئۆنلاین و سۆشیال میدیا بە سۆزین ژیانە بهشتێکێ هاتبوو خاپاندن. Ez bar dikim mîna gelek ciwanên dî li wer ez di qonaxa lawaza jiyana xwe da bûm û jî kesekî rahêsan bû ku ji min bikar bîne û sû ji min bigire û bihêlin ez wan karan bikim ku ez bi gelan perî nedgerim heger ez ne ew qas lawazim. دەما گەهشتی ڕاقە شەمیمە شوو بە داعشێکی هۆڵەندی کرد و 3 زارۆک ژێبوون تەفدە مرن. دژیە 15 ساڵیەدا شەمیمە ji civaka xwe li Brîtanya namo bûbû û bawer dikir ku dê cihê xwe baş di civakeke diya biyanî de bigire. Li gora raporteka sala 2018 rojnameya The Guardian pêtir ji 4700 xanim di nav petiriya 41,000 şervanên biyaniyên Daeş de bûn û ji 805 Brîtaniyên endamên Daeş 145 wana xanim bûn. Min ne navcivata xwe ne ji mala xwe da cih girdibû. Ji ber vê yekê min hez dikir ku ez herim cihek dî. Ez ê baştir bêm qebûl kirin. Weka dihan xanimêndiyên endamên Daeş di kampên Sûryada dijîr çavdêriyê de ne, Şemîma jî dibêje ew bihuşta wan xewin pêve didîtin dijîr hukmê Daeş de dozexa rast û durust bû. Ew dozexa li ser erdê bû. بینەرن هێژا بە vê raportê Kurd Connectiona îro bi dawî tê ta careke din Slavên Revîn Doskî û Ferhat Felahî li kontrolê û li vir li stûdyo Canî Dîlan û min Salih Demîcer ji bo we her şad û bextewar bin. بميرة خاش. جا li gor ew Ferhat divê